گرنگی ئەم کۆنفرانسە لەوەیە کە بۆ یەکەم جار بە شکلێکی زۆر تایبەتی بە شێوەیەکی زۆر تایبەت تەرکیز لەسەر پرسی ئافرەت کراوە لە ناو پارتی و پارتی خۆی کردیتە خاوەنی ئەم دۆزە. بۆیە وەکو چۆن لە مێژووی ئەم حیزبە هەمیشە لە کۆمەڵە گوێزگە ئافرەت بایەخی پێدراوە، ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بۆ پرسی ئافرەت یەکێتی ئافرەتان دروست کراوە، ڕۆڵ و بەژاری ئافرەت دەکرێت لە کای سیاسی، قسە لەسەر ڕۆڵ و بەژاری ئافرەت دەکرێت لە ژیانی پەرلەمانی لە ئیداری، هەروە قسە لەسەر ئەو کێشە و ئارێشانە دەکرێت کە ئافرەتان لە کارکردن ڕوبەڕوویان دەبێتەوە، هەروەها قسە لەسەر ئەوە دەکرێت چۆن باشترین دەرفەت و خزمەتگوزاری لە ڕووی قانونی لە ڕووی تەشریعی ڕێنماییەکان بڕەخسێنرێت لەو کۆمەلگایە بۆی زۆرترین ئافرەت بتوان بێنە مەیدان، سوود لەو سەرمایە گرنگە مرۆیی وەربگیرێت کە پێگەیوە و ئامادەیە بۆ کارکردن. بێگومان ئەمە بابەتێکی زۆر گرنگە، ئەگەر بێت و نیوەی کۆمەلگا پەچی بکەوێت لە دەرەوەی کایەکانی ئیداری و بەڕێوەبردن و کارکردن بن، بێگومان ئەم کۆمەلگایەکی لاواز لە ڕووی ئابووری، لاواز لە ڕووی جوڵە و حرەکەی کۆمەڵایەتی، لاواز لەوەی کە ناتوانێت وەکو پێش بکەوێت. ئەم ڕۆکە لێرە تاکید لەسەرەوە بکرێتەوە، دەبێ هەموو جۆرە ئاسانکاریەک بکەین بۆ ئەوەی ئافرەت وەکو مرۆڤ، وەکو سەرمایە، وەکو ماف پێگە و ڕۆڵی زیاتری پێ بکرێت.